گرفتەی کە هەبێتن لە بۆ ناڕەحەتێک کە هەبێتن کارێکی ئیداری و عەمەلی کە تو دەیکەیت ئەگەر ڕەقابەتی ئەو خاڵەوایە جارێ خوای پرۆگرام لە سەرکەشی بۆ ئینشاءڵڵا لە مستەقبل بێتە ئینشاءڵڵا لە کۆنفرانسی رادیۆ بوو هەریەکیان کاری بسم الله الرحمن الرحيم يموك وانجمالي تشاوديو لي برسينوي كومول اسلامي امر سداني ملبندي سوراني كومول اسلامي من كل بودو مبس يكم من راپرسیەکە بۆ هەڵسەنگاندنی ئۆرگانەکان بەگشتی و هەروەها مەڵبەندە بە تایبەتی بۆەوەی کەوا لە نزیکە و بزانێکین ئاسی ئەدای کاروباری مەڵبەندەکە چۆنە و هەروەها بەرەوکوێ دەچێت لە بەرپرس و هەروەها لە کارگەرەکانی مەڵبەند و هەروەها لە نزیکەوە گویان لێ بگرین بۆ داواکاری و سکاڵا و ڕەخنە و پێشنیارەکانیان مەبەستی دووهەممان لەم راپرسیەماندا بۆ ئەوەی کەوا لە نزیکەوە گوێ بگرین لە ئەندامان و کەوادیری خۆمان لەسەر وەزعی سیاسی کۆمەڵی ئیسلامی تا چەندە ڕازین لە ئەدای وەزعی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بۆ دوومە بەسەش هەردووکیان دیارە فۆرمی تایبەتمان هەبووە کە دابشمان کردووە بەسەر ئامادەبواندا و هەروەها لە نزیکەوە خۆیان بڕیار دەدەن لەو بارەوە ئایا مەڵبەندەکەیان تا چەندە ئیش و کارەکانی بەرەوە پێشەوە چووە و هەروەها تێڕوانینیان بۆ سیاسەتی ئیمڕۆی کۆمەڵی ئیسلامی چییە.